لە ماوەی 5 ڕۆژدا لە بەغدا ئەنجومەنی وڵاتانی ئیسلامی کۆنگرە و کۆبوونەوەکانی خۆیان سەبارەت بە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر ئەنجامدا. لە کۆتایش سەلیم جبووری وەک هەڵبژێردراوی سەرۆکی ئەنجومەنی وڵاتە ئیسلامیەکان مەترسی تیرۆری بە مەترسی بڵاوبوونەوەی تایفەگەریەوە وەسف کرد. اعتبر البعض طائفته دينا هەندێک تایفە خۆیان بە ئاینێک لە قەڵمداوە و ئاینی پێغەمبەری ئەرەب محەممەد درودی خۆی لێبێت بە ئاینی خۆیان دەزانن جگە لەمەش تەواوی تایفەکانی دیکە لە دەرەوەی ئیسلام دادەنیان زۆر بە هەڵەدا دەچین لەمەر توانامان لەبەر بەرپرسیارەتیمان بەرامبەر گەلەکانمان ئەگەر بەرەنگاری تایفەگەری نەبینەوە. سەرۆکوەزیرانی عێراق بە هەمان هەستی سەرۆکی ئەنجومەنی وڵاتە ئیسلامیەکان ڕووناچی خستە سەر ملمانانەی تایفی کە وڵاتە ئیسلامیەکانی لاواز کردووە. بدأنا نسمع أصوات هنا وهناك. لێرە و لەوێ گوێبیستی دەنگی گەڕانەوە بۆ چوارگۆشەی یەکەم دەبین کە چوارگۆشەی تایفەگەریەتی و لێکترازانە بەڵام دەڵێم بەم قوربانیانەی داومانە ڕێگە نادێن بگەڕێنەوە بۆ چوارگۆشەیە. سەرۆک و شاندەکانی وڵاتە ئیسلامیەکان وتاری خۆیان پێشکەش کرد کە بە یەک هەناسە کار بۆ لە ناوبردننی ڕێکخراوە تیرۆرەکان بکەن. ئێمە بامانجی یەکگرزی هاتوین و سوور لە تواناکان بۆ یەکگرزی وەربگرین گشت کە سایەتی و سەرۆکەکان لە وتارەکانیاندا مەترسی و نیگەرانی خۆیان لەمەڕ تێرۆر ڕاگەیاند. سەرۆکی ئەنجومەنی ئوممەی کوێتی ناڕزای خۆی دەربارەی وتارەکەی سەرۆکی شورای کۆماری ئیسلامی ئێران دەربڕی ئاماژەشی بەدەستێوەردانی ئێران بۆ وڵاتی سعودیا کرد. وأنا أسجل اعتراضي من ناڕزایی خۆم بەرامبەر وتارەکەی دکتۆر عەلی لاریجانی سەبارەت بەوەی لە سعودیا ڕوویدا دەردەبڕم ئەمەش بە دەستێوەردان لە نێو کاروباری ئەو وڵاتە لە قەڵام دەدەم. ئەگەر سعودیا خۆی ئامادەی ئەم کۆبوونەوەی نەبوایە خۆم و شاندی کوێت نوێنەراتی شانشینی سعودیامان دەکرد. دەڵێم خەمساردی و بێهێڵوێستی بێواتایە ئەگەر تیرۆر لەم ساتەدا دەست بنێتە جەستەی هاوسێکەت ئەوەی لە ڕووی جوگرافیەوە لە تۆوە دوورە. دەڵێم بێگومان ڕۆژێک دێ ئەو تیرۆرە دەستی بە تۆش دەگات. لە پێشنیارە هەرە گرنگەکان شاندی ئەنجومەنی ئوردن ئاماژەی بە هاوکاریکردنی عێراق کرد. پشتیوانی خۆمان بۆ عێراق دووپات دەکەینەوە بۆ ئەوەی چارەسەری کێشەی ئاوارە و پەنابەران بکەین کاریش بۆ سەقامگیری و ئاوادانکردنەوەی ئەو شوێنانە بکەین کە بە دەستی داعش وێران کراون. پرسیاری داڕێژراویش لەم کۆنگرەیە ئایا وڵاتە ئیسلامیەکان کار بۆ لە ناوبردننی توندڕەوەکان دەکەن یاخود کۆنگرەکەیان تەنانەت پەیوێکی داڕێژراوە. پرسیاری ئێستاشمان لە خوڵی داهاتوو کە بەنیازە لە کۆماری چادی ئەفریقیا دەست پێ بکە وەڵام بدرێتەوە. سڵابامەڕی دەنجی ئەمریکا بەغدا.